بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش بە خۆشحاڵیەوە لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی پرس پێتان شاد ئەبینەوە. پرسی ئەم ئەڵلقەی بەرنامەکەمان بریتیە لە ڕەهندە فەلسەفیەکانی یان ڕەهندە فیکریەکانی زانست. لەم ئەڵلقەیەدا گفتوگۆ دەکەین دەربارەی ڕەهندە فەلسەفیەکەی زانست و پەیوەندی دۆزینەوە و داهێنانە زانستیەکان بە کایەی ئاکار و بەهامرۆییە باڵاکانەوە. ئایا گەشەسەندنی زانست سربەخۆ و دابڕاوە لە کایی فەلسەفە و زانستە مرۆییەکان یان پەیوەندیدار و تەواوکار؟ ئایا مێژووی زانست بڕینی زەمەن و کەڵەکەبوونی دۆزینەوە و داهێنانەکانە، هەروەها لەسەر ڕێڕەوێکە بێباکە لە دژوەستانەوە یان وێک هاتنەوە لەگەڵ چارەنووسی مرۆڤ و ئایندەی ئەم هەسارەیە؟ یان بە شێوازێکی تر ئایا گەشەسەندن و بەرەو پێشچوونی زانست پرۆسێسێکی ئامانجدارە لە پەیوەند بە چارەنووسی مرۆڤایەتی و ئایندەی هەسارەکەمانەوە یان بێ ئامانجە لەو پەیوەندەدا؟ واتە ئەوەی لە ڕێچکەی گەشەسەندن و بەرەو پێشەوە چوونی زانستدا بە ئامانجگیراوە مرۆڤ ژینگە و گیانەوەرانن یان ئامانج لە زانست خودی زانست خۆیەتی؟ واتە ئامانجی زانست لە نێو خۆی یان دەرەوەیدایە؟ بۆ گفتوگۆکردن لەم بارەیەوە میوانداری دەکەین لە بەڕێز دکتۆر حسێن ڕابی، مامۆستای کۆلێژی زانست لە زانکۆی سلێمانی. مامۆستا حسێن بەخێر بێیت و خۆشحاڵین بە ئامادەبوونت لەم ئەڵلقەی بەرنامەکەماندا. سەرچاوم زۆر سپاس بۆ بانگەشت. مامۆستا، ئێمە ئەمانەوێت دەواازەی بەرنامەکەمان بەوە دەست پێ بکەین هەروەکو لە پێشەکی بەرنامەکەیە تقریبەن ئاماژەمان بە هەندێک خاڵدا. ئایا زانست زنجیرەیەکی درێژی دۆزینەوە و داهێنانە بەبێ ئەوەی ئامانجێکی دیاریکراوی دانابێت و چاوی لەسەر بێت؟ واتە پرۆسێسی تێپەڕبوونی عەقڵە بە مێژووی گەشەسەندنی خۆیدا بەبێ ئامانج یان پرۆسێسێکی ئامانجدارە؟ ئەگەر زانست پرۆسەیەکی گەشەسەندنی عەقڵی بێ ئامانج بێت، ئایا پشت پێبەستنی تەواوەتی مرۆڤ بە زانست بە متمانەیەکی ڕەهاوە دروست و ڕەوایە؟ فەرموو. بۆم پرسیاری ئاخرێت جارە نازانم، بەڵام بۆ پرسیاری یەکەمت کە ئامانجی زانست و ئەمانەیە، ئامانجی زانست دۆزینەوەی خۆیە. ئەو یعنی هەر ئەوەی کە ئەینشتاین ینی بڵێن باسی کردووە کە ئامانجی زانست بریتیە لە تێگەیشتن لەوەی خوا چۆن بیرەکاتەوە. تەمان لێرە مەبەست لە خوا خۆی ئەوە خۆی پرسیار زۆر هەڵەگرێ خوا چییە، بەڵام ئەگەر سەیری پرۆسەی دروستبوونی زانستی شەکەی لە سەدەکانی ناوەڕا، زانست معریفەیەکی بەشەری زۆر نوێیە. ئەوەش باتەوە بکەم مەسەلەن ئێمە چەند جۆر معریفی بەشەریمان هەیە، ئاینمان هەیە، هونەرمان هەیە، هونەر ئەدەب ئەمانە هەموو یەکینە، فەلسەفەمان هەیە. زانست لقێکە لە فەلسەفە، لقێ لە فەلسەفە کە لە سەدەکانی ناوەڕاستا هەبوو بە ناوی نەچرەل فلاسفی یا فەلسەفەی سروشتی، پەراسێنێ بۆ ڕەخنانەوە کە گالیلۆ ئەمانە لە یەکرن، پەراسێنێ و لە کۆتاییە لە یعنی نەکۆتایی بە زۆر بە زووی لەقێک دروستە بێ لە فەلسەفە کە ئیتر ڕێڕەوی خۆیە گرێتە پێش و هێندە گرنگە بێ کە هەموو معریفەکانی تر داپۆشێ، یعنی ئاهقاتە ئەولاوە لە هەمویان گرنگترە بێ. ئەوەیە کە ئەو نەچرە فلۆسۆفیا گۆڕێ بەشتەیە بە ناوی زانست و خۆشی لە پاڵیا فەلسەفەیەکی بۆ دروستەیە بە ناوی فەلسەفەی زانست. یعنی ئەگەر بۆ هوینە سەیری بکەین، زانست مۆزوعێکی نوێ و لە هەمان کاتیشە ئامانجی هەیە. ئامانجەکەی دۆزینەوەی بیرکردنەوەی خوایە. بیرکردنەوەی خوا چییە؟ لەو هینەی کە لەو بڕێن لەو تەفەکوری کە لە پشتی ئەم شتەوە هەیە، هەر ئەو پرسیارە کۆنەکەی بەشەرە، ئێمە لەکوێوە هاتووین؟ بۆچ ئەم ئێمە و ئەم ژینگەی ئێمە لەکوێوە هاتووە؟ ئێمە بۆ لێرەین؟ لە ئەساسە ئیشی زانست دۆزینەوەی ئەو پرسیارەیە. هەڵبەت زانست بە شێوازێکی کەیشەیە کە ئەوە بە هیچ شێوەیە ینی بڵێن پەرە ناسێنێ. مەسەلەن وەک سەرگەرمی، وەک سەرگەرمی کەسانێکن کنجکۆڵیان هەیە لە سروشتە، هەنێشتە دۆزنەوە، هەنە یاسا و ڕێسا دۆزنەوە و ئیشی پێەکەن، پێشبینی پێەکەن، کاری پێەکەن. ئەمە هەر لە کۆنەوە هەبووە، هەر لە کۆنەوە ئەم مۆزوع هەبووە.
بەڵام ئەمەتی ناوی زانستی و ناوی چەکەرەکانی زانستە و یارمەتی زانستەکەیدا و یارمەتی ئەوەیدا کە ئەو زانستە لەدایک بێ. شتێکی زۆر گرنگ هەیە لە سەدەکانی ئەو چەکەرانی زانست کە زۆرە بێ زەمینا ڕەخسێنێ بۆ شۆڕشی زانستی. پێشەوەی ئەفو بچیتە سەرەوە ببوورە مامۆستا ئەمەوێ پرسیار لەو خوددایە بکەم کە زانست بە دوایدا دەگەڕێ. ئایا خوددایە کە بەرهێمێنراوی زانست خۆی یان خوددایە کە بەرمەبنای خودای ئاینی؟ دوو جۆر خواوان هەیە، ینی لە تەفەکوری بەشەرە لە بیرکردنەوەی بەشەرە دوو جۆر خۆمانێکیان پرسنەڵ گادە، خۆی لە مرۆڤ چوو. ئەوەی تقریبان هین ئاینەکان زۆر بێ وایە، بەڵام لە هەنێ ئاینیشە بیریارانی ئاین ئەو خوایە پەرە پێدەن بە فلاسفیکال گات، خوایەکی فەلسەفیە وەکو خوایە کە ئەریشتاین باوەڕی پێ بوو کە ئەو خوایەیە کە لە فەلسەفەی سپینوزا هەیە. ولا إني إسلامي شا لتراثي إسلامي شا مثلا بيوم ابن عربية ترى دي أواجبوا جور خوايا يكسانا بسرشت يكسانا بهمو سرشت أما يعني بلين أو خوايا يعني مروف كبدواي سرچاوي جنگكيا قال بدو سرچاوي خوايا قال يكم شت كده برچاوي على خالقي من كيا يعني أو شيء خالقه لكوتاي يشتكي لي كبتوكا ناوی خوایە، يعني ئەم لێرە مەسلە خوا خالقەکەیە، يعني هۆکارێ لە پشت هەموو هۆکاری هەموو هۆکارەکان. جا ئەنیشتینمانە بڕوان بەوە هەبوو کە فیزیکانیوی بڕوای بەوە نیە تا ڕادەیەکی زۆر کوانتەم کوانتەم بڕوای بەوە نییە کە هۆکار هەموو ڕووداوی هۆکارێکی یاوێ، بەڵام ئەوان بڕوان بەوە هەبوو کە هۆکاری پشت هەموو هۆکارەکان ئەکرێ ئەوە ناوی بنێ خوا. و ئەنیشتاین زۆر لە زانەکان ئەنیشتاین نیوتۆن هەموو ئەوانە بە دوای ئەو هینەوە بوون کە خوا چۆن بیرەکاتەوە. جا ئەوە بەعرزە کردی چەکەرەکانی زانست کە زۆرە بێ ئەنجار زمینە بۆ شۆڕشی زانستی ئەخڵقێ، بەڵام پرسیارێکی زۆر گرنگ هەیە. بۆچی کە لە کاتێکە مەسەلەن لە سەدەکانی ناوەڕاست و پێش سەدەکانی ناوەڕاست چەکەرەکانی زانن لە چاینا یەکجار زۆرتر بوو لە ئەوروپا. لەوێ هەنشتیان دروست کرد بوو، زۆر شتیان دروست کرد و هەروە کونجکۆڵیە ئاساییانە کە خۆیان هەیە بوو شتەکانیان ڕەبتە کرد بە یەک و ئامێریان دروستەکە هەندێک یاسا و ڕێسەی ناسروتیشان دۆزی بووە، بەڵام لە کۆتایی لە ئوروپا شۆڕشی زانستی ڕوویدا، لە چاینا ڕووی نەدا، لە شەرق ڕووی نەدا، لە غەرب ڕوویدا. ئەلبەت ئێمەش بەشێکین لە غەرب، بەشێنین لە شەرق، چکە بین بڕۆمان بەو تاک خوایە کە زۆر کەس بڕوان وایە، چونکە لە غەربە تۆ بڕات بە تاک خودایە. ئەمە گەورەترین پرسیاری مرۆڤە، ئەم تاک خودایە لەکوێیە؟ بۆ گەڕان بە دوای ئەو تاک خودایە بۆ بەهۆی ئەوە کە زانست فەلسفە پەرەبسێنێ، زانست پەرەبسێنێ، هونەر پەرەبسێنێ. تۆ ئەو هونەرەی کە لە غەربە هاتە لە شەرقانیتە، نە ئەو نیگارانەت هەیە، نە ئەو پیکەرسازیانەت هەیە، نە ئەو بیناسازیانەت هەیە، هەیانێدا بەس بۆ بوودەشتی جوواجۆی کێشەوە، بەڵام لەگەڵ غەربە بەراورد ناکرێت. چونکە غەرب ونبوویەکی گەورەی هەیە لە بیرکردنەوەیە، ونبوویەکی زۆر گەورەی هەیە وش خوایە. خودای زانست خودایەکی مانادارە؟ ئەکەەوە پەیوەندی بە خودی هینەکەەوە هەیە، ینی تەوانی خودی زانستکارەکە هەیە. مەسەلەن ئەگەر لە دیدی هایزنبەرگەوە سێدیکەی خودای زانستەرە خودایەکە مەسیحیەکان بڕوایان پێوێتی زۆر بڕوایشی بۆ خوا هەبوو. ئەو باوەڕی وا بوو کە مەسەلەن شتێ هەیە بەناوی نەزمی ناوەندی سنترال ئۆردر، بۆ نزیک بوونەوە بەو نەزمە ناوەندیە چەند ڕێگەیەکەیە کە خۆی ینی بڵێن مەمارەسی هەرسێکیان یەکرد. هەیزەمەکی چکەرە دامەزنەرانی فیزیکوان، یەکی هونەرە، یەکی زانستە و یەکێکیش ئاینە. ئاین نەک بوومانە ئەوەی کە ئەنیشتاین باوەڕ پێ بوو، ئەو بمانە سادەیەکە هێڵێ، هەر بمانەیەکە چی بۆ کلیسا بیرەکەیت، ئەو تەفەکوورە عرفانیەکە چێژە بینی لەو شتانە، ئەو باوەڕی وایە بۆ ڕێگە دەتوانانی بە نەزمە ناوەندیەکە نزیک بیتەوە. ئێتر بەرحاڵ ئەو نەزمە ناوەندی کە تۆ لە زانستا پێی نزیکە بیتەوە، ئەو وێنەکە لە نەزمی ناوەندی لە زانستایی کێشی شتێکی زۆر گرنگی لێکەوە تەکنۆلۆژیایە، بەڵام ئەو وێنەکە لە هونەرە لێکێشی شی جوانی لێکێشی، وێنەی لێکێشی پێکەری لە دروستەکەی، بەڵام لە کۆتەیە ژیان دەوتۆ ناگۆڕێ، بەڵام تەکنۆلۆژیا ژیان تەگۆڕێ. لە ئاینیشە هەنێ ئاسوودەیت هەیەتێ، گومان لەوەنی ئاسوودەیت هەیەتێ و مەرگت بۆ ئاسانەکاتەوە و زۆر شتت بۆ ئاسانەکاتەوە کە خۆی خودی مەرگش خۆی شتێکی زۆر هینە، پرسیارێکی زۆر گەوری مرۆڤایەتیە کە ئاین بۆ ئاسانەکات. ئایا بەڕاستیمە پرسیارە کۆمەڵە پرسیاری زۆر هەڵەگرێ، مەسەڵەن کە ئێستا باسی خودایەکت کرد لە ناو زانستە، لە ناو چێوەی زانستیدا و ئامانجی زانست گەڕانە بە دوای خوددادا و دۆزینەوەی خوا.
ئەو زانستە وای لێ هاتووە وایە یعنی وا هاتووە پرۆسەکەی وا هاتووە ئەمەی ئێستەکانی من لە سەردەمی زانستاژین ڕێکم پرۆسەوە هاتووە وەکو سیستمێکی زانستی ئەو سیستمە زانستی کە دیاژین ئێمە کە ئێستا تیاژینوە ئەم تەکنۆلۆژیای لێکەوتوێتەوە ڕێک پرۆسەکەیەوەیە گەڕانە بەدوێخۆ لە سەردەمی گالیلۆ نیوتۆنەوە تا بامڕۆ یعنی ئەوە ئامانجی زانستە وەکو ئامبەڵێ وەکو ئامانج هەر ئەو پرسیارە سەرەکیەکەی کەی ملیشوە هاتووی هەر پرسیارە فەلسەفیەکەیە بەڵام ئەم بە ڕێگەی خۆی ئەم زانست بە یەک تاریفی زانست بە هینی خۆم بکەم مەشاکە ئەمە شتێکمانی بنای عەقڵ فەلسەفەیە ئەگەر تۆ بە عەقڵ ئەنی بڵێن فەلسەفە بڵێ عەقڵ ئەنی پرۆسەیەکی عەقڵیە زانست بریتە لە عەقڵی ئەزمون کراوە بەڵێ بێگومان عەقڵێکە کە ئەزمونە کری وە کەڵەکە عەقڵێکی بەرهەست عەقڵێکی بە کەڵکە لەوانەیە عەقڵی ینی بڵێن عەقڵی پەتیە نەجار بە کەڵک نەیە ئەوەی ڕاستیش پێ بەس بە کەڵک نەیە بەس زانست عەقڵێکی هینە ئەزمون کراوە و ئەزانی بە کەرکی چی دێ چەند ئەمە پرسیار زۆر هەڵەگرێ و گفتوگۆ زۆر هەڵەگرێ ئەوەی کە جەنابەت ئاماژت پێدا بۆ نمونە با بڵێن خودایەک وەکو ئەوەی کە جەنابەت بڵێ هۆکاری دروستبوونی زانست خودایە و دوجار لەو سەریشەوە ئامانج لێی هەر خودایە واتە ئەوەڵ و ئەخیری زانست ئەوەڵ و ئەخیری زانست بوو ئەوەیە بزانێ ئێمە لە کوێواتین و بۆ کێوەچین هەر پرسیارە عرفانیەکە و پرسیارە فەلسەفیەکە بەڵێ ئەی لێرەدا مەسەلەن بۆ نمونە زانست لە سەردەمی نوێدا چەندە ئەمەی جەنابەت باست کرد زانست لە سەردەمی کلاسیکدا یا با بڵین زانستی کلاسیک هەندێ با بڵین هین هەیە کە زانست بەپێی سەردەمەکانی خۆی بەپێی ئەو هەلوو مەرجە و ژینگە کۆمەڵاتی و سیاسی کە تیایدا گەشەی کردووە لە هەر قۆناغێکدا وێک هاتنەوەی زانست لەگەڵ عەقڵی باو واتە خۆگونجاندنی زانست لەگەڵ عەقڵدا واتە تا چەند عەقڵ ڕێی تێدەچێ زانست تا ئەو شوێنە توانیوێتی گەشە بکە تا چەند عەقڵ قبوڵی دەکە عەقڵ لەو سەردەمەدا عەقڵ بەپێی ئەو قۆناغە بەپێی ئەو هەلوو مەرجە و بەپێی ئەو قۆناغی پەرسەندنی ژیانی کۆمەڵاتی لەسەر زەوی یا لەو کۆمەڵگایەدا بەڵام ئەی زانست لە سەردەمی نوێدا زانست لە سەردەمی مۆدێرندا بۆ نمونە لە سەدەی بیستدا یان با بڵین ئێستا لە سەدەی 21دا سەرەتای سەدەی 21دا زانست هەر لەسەر هەمان ئامانجی خۆی ماوەتەوە هەر هێشتا هەمان ئامانجی هەیە و هێشتا هەمان بنەمای دروستبوونی زانست کە پێشتر خوددا بووە و دواتریش ئامانج دۆزینەوەی خوددا بووە چونکە سەرەتا ینی مۆتیڤیشنی زانست یا با بڵین تەشجیعی زانست هاندەری زانست وروژێنەری زانست خوددا بووە بوونی خوددا واتە بنەما دواتر ئامانجەکەش هەر خوددا بووە بەپێی ئەمەی کە جەنابەت باست کرد ئایا ئێستاش هەمان تەفەکر و بیرکردنەوەیە تێگەیشتن لە بیرکردنەوەی خوا ینی ئەوەی کە ئەینشتاین بەسیەکە تێگەیشتنە لە بیرکردنەوەی خوا لەم سەردەمەیە نماشاکە زانست بەرهەمێکی هەیە ئەم بەرهەمە ناوی تەکنەلۆجیا هەیە ئەم تەکنەلۆجیا لەگەڵ فەرقی لەگەڵ بوارەکانی تری مەعرفە وەک ئەدەب وەک هونەر ئەوانە ئەوەیە کە ئەم بەڕاستی بەرهەمێکی هەیە و کەس ناتوانێت خۆی ینی لەم بەرهەمە بێبەری بکە ئەوش تەکنەلۆجیا ینی لە دوای چونکە شۆڕشی زانستی شۆڕشی پیشەسازی لەکەوێتەوە و شۆڕشی پیشەسازی مەسەکانیان لەو سەردەماژین کە پێڵەن شۆڕشی ینی بڵێن لە شۆڕشی پیشەسازی دەست پێکردەوە بەردەوام شۆڕش ینی گۆڕانکاری لە پیشەسازیە دروستە بێ ئەسە گەژینتە سەردەمێکە پیشەسازی خۆی بۆ بەمەترسی ئەمە زانستەکە خودی زانستەکە وەکو زانست نییە وەختێکە ماڵێ زانست وەسمان دوو لەقی هەرە سەرەکی زانستە یەکێ فیزیایە و یەکێ بایۆلۆجی کەسەکانی تقریبا بایۆلۆجی فیزیا لەو پرسە هەرە گرنگەکە کە سەرچاوی ژیان خەریکن لێ کاڵێن لە یەک نزیکە بنەوە بۆ پێکەوە بچن بە دوێ سەرچاوی ژیانەکە بگەڕێن و یەکێ سەرچاوی گردونەکەیە کە فیزیا بەدواوێتی کە مەڵێن زانست بەبستمان ئەم زانستەیە کتاب ئالێرەشا کیم ئەمەکانی تر یارمەتی دەرن زانستی بە کەڵک و یارمەتی دەرن بەڵام تەکنەلۆژیا لێرە تەکنەلۆژیا خۆی ڕێگەیەکی کردو دەبێش تەکنەلۆژیاکە خۆی پەراسێنێ بەڵام پەرسەندەکەی شۆڕژێرانە نییە ینی تا زانستەکە شۆڕشی بەسەرانەیە تەکنەلۆژیاکە شۆڕشی بەسەرانایە ئێستا تۆ تماشا مەسەلەن ئۆتۆمبیل یەکەم ینی ئەتەوێت بڵێ شوێنکەوتی زانستە تەکنۆلۆژیا سۆکەزە زانستە
بەڵام بە شێوەی سربەخۆی ڕوە ینی شۆڕشەکە شۆر گۆڕانکاریەکەی شوێن کۆتی زانستە ڕادیکاڵی خۆی تا زانست گۆڕانکاری گۆڕی بەسەرانەیە ئەو ناگۆڕێ بۆ نمونە کۆدەکان لەناو زانستە کۆدەکان لەناو زانستەوە دێ ئێستا تۆ تماشاکە مەسەلەن بۆ نمونە ئۆتۆمبیل ئەم ئۆتۆمبیلی کە ئێستا هەیە هەر ئۆتۆمبیلێک کە 100 ساڵەوە پێشە بوو هەرو بنزیناخوە تەقی مەکینەکە هەر ئەو مەکینە سێرمۆداینامیکیە کە لە وەختا دامەزراوە بەس هەنێ عقڵی تێ هاتووە ینی مەسەلەن ئەوەی کە سیستمی کارەباوی ئەمانی بەس ئینەکە نەگۆڕاوە ینی بڵێن تۆ یانی ئێستا سایقێکی ساڵی 1900 بێنە سیارێکی ئێستا بۆ لێخڕێ فەرقێکی وای نییە بەڵام تۆ بێرە ژمێریارێکی ساڵی 1900 بێنە بخەبەر کۆمپیوتێری لەوانەیە مشکی بوەستی کەوابوو لێرە گۆڕانکاریی گەورە ڕوویداوە ئەوش هۆکارەکەی زانستی کوانتەمە کە بۆ بۆیەوە گۆڕانکاریی گەورە لێرا ڕووبە ئەو شەوەیە پرسیارێکە تۆ لێرە قسەیەکە وروژان وت تا شوێنەکە عقل قبولەکانە لە ساڵی 1920 هەنش لە فیزیا ڕوویدا عقل بە هیچ شێوەیە قبوڵی ناکرد ئەف ئەومە بەس زانست سەردەمی کلاسیکدا بوو بەڵێ چونکە کلاسیکاڵی عقل قبولەکە بەڵام کە چونکە ئەوەی ساڵی 1920 کە زانستی کوانتەمە شتەکە ئاوا بوو هەنێ شت هاتە پێشەوە بە عقلی کلاسیکی دەتەتوانی لێکی بیتەوە و یەکێ لەوانە کە مەسەلەن بۆ ئەوە کە تۆ هەر شتێک هۆکارێکی هەیە هەر ڕووداوی هۆکارێکی هەیە لەویا شتەمە نییە لە کوانتەمە شتەمە نییە یان هەنێ دێتی سێر و سەمەرە هەیە کە زۆر باسیکە نێرە شتەکە درێژاکەش دەست خۆش بێ لێرەدا ئەمەی با بڵێن ڕامانە کێشە بۆ چەندی پرسیاری ترەوەی کە بە تایبەتی هاتیتە سەر بابەتی تەکنۆلۆژیا کە بەشێکە لە زانست بەڵێ بەرهەمی زانستەوە بەشێکیشە لە زانست یارمەتی دەرە بۆ زانست تەواوکەری یەکن بەڵێ واتە ینی هەر خۆی زانستیشە تەکنۆلۆژیا بە خۆی بەشێکە لە زانست لێکیتەوە لە دیدی فەرسەفی لێکیتەوە ئێستا تۆ تماشاکە مەسەلەن تەکنۆلۆژیا کە پێشەکەوێ ینی دقیقترەکەی پێشەکەی ئەم نەرە تەکنۆلۆژیا بەکاری هێنیتەوە بۆ کەشفی سروشت تەکنۆلۆژیا مرۆڤ دروستیە وەکو بڵی کەرەسەیەکە هۆکارێک مەسەلەن تۆ تماشاکە بەرفەرق بۆ نمونە کامێرا یا تەلسکۆپ کامێرایە ئەم تەلسکۆپە لە سەرەتاوە فیزیایەکان جیان هێنا بۆ بینینی ئەستێرەکانی ئاسمان هەسەرەکانی ئاسمان بە شێوەی ئاسایی ئەمجا مرۆڤ ئەمەی هێنا ناو ژیانی خۆیەوە کردی بە ئامێر و پێشی خست و ئەو پێشخستنە جارێکیکە بردیەوە بۆ فەزات مەشەکە ئەم دووارە مرۆڤ بردیەوە بۆ فەزا و لەوێ هێنای زیاتر پێشی خست ورد بینتری کرد دووبارە دێتەوە ناو ژینگەکە ئاڵەو شێوازی ینی بەردەوام ئەمانە هینەکەن ینی پێشکەوتنی تەکنۆلۆژیا یارمەتی زانستەیە کەشفی وردتر لە سروشت و لە گەردوون بکە ئەوە پێچوانەوە کە هەرچێ لە گەردوونە کەشفی زیاتر دەکرێت ئامێرەکان زیاتر پێشەکەون ینی دروستتر بڵێم ئاوا بڵێم باشترە زانستکارەکان تەکنەلۆژیای هەرچی پێشکەوتوتر بەکارهێنن و لە کۆتاییە ئەم تەکنەلۆژیا دێتەوە ناو ژیانی مرۆڤ و مرۆڤ جارێکی کە دەستکاریە کاتەوە هینەکە دووبارە ئێباتەوە بۆ هەمان شوێ ڕاست لێرەدا با بڵێن ئەوەی کە جناب باست کرد ئەمان با بەرەو شوێنێکی تر بە تایبەت لە بابەت لە پەیوەند بە تەکنۆلۆژیاوە ئایا زانست کە ئێمە لێرەدا ئەڵێن زانست هەڵبەت لە بەشێکیدا هەم خودی زانست خۆی دەگرێتەوە بەرهەمەکانی هەم تەکنۆلۆژیا ئایا زانست لە کۆنتێکستێکی ئاکاریدا جێگا دەگرێت هێشتا ماوەمە عەفو یان بە پێچەوانەوە واتە ئاکار خۆی جێگرتووی نێوچێوەی زانستیە ئاکار لە نێوچێوەی زانستیدایە یان زانست لە نێو کۆنتێکستێکی ئاکاریدایە واتە ئەمە لایەنێک ئایا لە کۆنتێکستی زانستیدا پرسی وێک هاتنەوە واتە خۆ گونجاندن واتە ئینسیجام ینی گونجان لەگەڵ ئاکار و بەهامرۆیە باڵاکان بەهامرۆیە گەردونیەکان سنتراڵیە یان لاوەکی ئایا ئەم پرسی وێکاتنەوە لەگەڵ ئاکار واتە ئەوەی کە ئێستا لە کۆمەڵگەی مرۆڤاتیدا کۆمەڵێ بەهای ئاکاری و بەهای مرۆیی گەردونی باڵا هەن ئایا لە زانستە ئەمانە ڕەچاو دەکرێن زانست بە شێوازێک بەرەو پێشەوە پیشا و گەشە سەندن بەخۆیەوە ببینێ کە ئینسیجامی هەبێ لەگەڵ ئەم بەهایانە یان واتە ئەمانە سنتراڵین یان پەراوێزی و تەنانەت هەر بە نەبوو غائب دێنە هەژبار لە ناو زانستدا واتە زانست سەر بەخۆی لەمانە نا بە هیچ شێوەیە
شتێکی تریشمان هەیە لێرا کە من لەبیرۆ باسی بکەم باسی دوو پرسیارم کە سەرچاوی ژیان و سەرچاوی گردوون بەس باسی پرسیارێکی کەم نەکرد ئێمە بۆ پرسیارەکەی ئەمە خۆی گەورەترین پرسیارە ئێمە وەکو بوونەوەری وەکو مرۆڤ بۆ پرسیارەکەین ئایا حیواناتی تریش و پرسیارە ناکرد نەخۆیان ئەم بیانە سەرچاوی ئاگامەندی یا کۆنشەسنس طبعا ئاگامەندی پرسێکی هەرە گرنگە ینی بڵێن کۆنشەسنس یان مایندی مرۆڤ یان کەسیەتی مرۆڤ کە کاراکتەری مرۆڤەکان لە یەکجیا کاتەوە ئەوەی کە مرۆڤێ بڵێن ئینسانێکی چاکە یا ئینسانێکی خراپە خراپ و چاک بۆمانە زیان بوانێتتر ئەگەیێنێ یان نایگەێنێ زیان بە ژینگە ئەگەیێنێ یان نایگەێنێ چوتم مینەکەی ئامانجەکەی زانست دۆزینەوەی سەرچاوی ژیان و سەرچاوی گردوونە ینی ئەتوانین بڵێن ژینگە و مرۆڤ لە لای پیرۆزە ینی ئەمە زۆر بۆم گرنگە لە ناوەڕۆک و مەغزای پرسیارەکەمدا ڕێک بە بەستم ئەوە بۆ توانم ئێستا زیاتر ڕوتر زۆر بە سادەی بە دوو دێڕێت بەڵام یەکێک لەوانە بەرهێنانی چەکی کۆکوژ کە ینی بەحت بەرهێنراوێکی زانستیە هەروەها تەکنۆلۆژیا کە ئێستا نزیک لە کۆنتترۆل دەرچوونی ئینسانە نزیکە ناڵێنەوەی کە بەتەواوی لە کۆنتترۆل دەرچوو بۆ نمونە ژیری دەست کرد ئەمان هەڕشینین لەسەر خودی ئینسان چارەنووسی مرۆڤایەتی و لەسەر ژینگە و لەسەر هەسارەکەمان بەڵێ هەر بەردەوامی ئەمە لێرە هەندێشتی تر دێتە ئاراوە جاوتم من لێرا بتم ئەو کۆنشەسنسە ئەو ئاگامەندی ئەو مایندی مرۆڤەکان لەگەڵێکە جیاوازەکە زانستکاری ڕاستەقینە ینی ئەکرێت و بالفەرز بڵێن کەسێ زانستکار کەسێکە کە ئیش لەسەر زانستەکە کاسبکاریش کەسێکە کە مەسەرەن کاڵایەکە فرۆشە ئێستا بڵێن کاڵایە مەسەرەن خواردەمەنیە یا دەرمانخانەیەکە بەڵام هیچ دەرمان فرۆشێکی شەریف هیچ دەرمان فرۆشێکی اینکە بەڕاستی پیشەکەی بۆی گرنگە دەرمانی قەدەغەکرا و نافرۆشێ و هیچ زانستکارێکی زانستکار بەمانە ڕاستەقینەکەی کە بە دوێ پرسە ڕاستەقینەکە کەوتووە هەرگیز و هەرگیز خۆی نایێنێتە ئەو ئاستە کە عیلمەکەی یا زانستەکەی بگاتە قۆناغێ کە بۆ کوشتنی مرۆڤ بەکاربێ بۆ ژیان لە سەردەمی مرۆڤ بەکاربێ من نمونێ ئەمەمان لە ساڵانی 1940 هەیە و ئەو زانستکارانەی کە چوونە ناو ئەو پرۆسەوە هەڵخەڵەتاندران بە شێوازی هەم لە لایەنی ئەڵمانی و هەم لە لایەنی ئەمریکی و بریتانی عقلی زانستکار عقلێکە شانی هەڵخەڵەتاندن بێ بەڵێ تووشی کێشەی دەرونی بوون تووشی کێشەی دەرونی بوون کە لەو پرۆسە بەشدار بوون بەڵام تۆ وەرە لەرە باسی فیزیایەکانەکەم لەرە علم لە لای من علمی فیزیایە ئەوەکانی تر علمی کردەکین یعنی بڵێن علمی بەکەڵکن ئەسڵ لە فەلسەفە علمی ئەو علمی کە پێڵێن علم یا علمی ئایدیال علمی فیزیایە چونکە عینەکانی وردە جوابەکەی وردە بە ژمارە قساکە بە ژمارەی دقیق قساکە جاوە مەرزە کردی ئەمە گەورەترین کێشە بوو بۆ زانستکارەکان کە ئایا لەم پرۆسانە بەشداری بکەنیان نەکەن بەڵام لێرە جارێتی کە دینەوە سەر ئەم مۆزوعی تر ئایا دروستکردنی ئەلەباری سیاسیەوە لێکی بینەوە ئەلەباری ئەخلاقیەوە لێکی بینەوە ئایا دروستکردنی چەکی کۆمەڵکوژ مثلا چەکی ئەتۆمی بە ئەناڵم چەکی کیمیایی ناڵێم چەکی ئەتۆمی هەڵە بۆم بینەوەکی باڵێ چەکی ئەتۆمی ئایا دروستکردنی چەکی ئەتۆمی قازانجی بۆ مرۆڤایەتی وە زیان لەبیرت بێ لە ساڵی 1940ەوە هیچ کام لەو زلهێزانی کە چەکی ئەتۆمیان هەیە بەریەک نەکەوتون یعنی ئێستا مەسەلەن نە ئەمریکا بەر سۆڤیەت بەر ڕوس و سۆڤیەت و ئەمانەکە و ڕاستەوخۆ شەڕیان نەکرد کە لە کاتێک ئەگەر چەکی ئەتۆمیان نەبووە ئیمکانی بۆ هەر لەحزە ئەمانە این بن یعنی تووشی شەڕ بن چونکە ئەزانن شەڕکەن هەردووکیان تیاچن یعنی مۆزەکەەوە نەکێکیان بیباتەوە یەکیان این بێ ئەزانن کە شەڕکەن هەردووکیان تیاچن یا مەسەلەن ئێستەکانێت تۆ تماشاکە بۆچی ڕووس ئێستا هەوڵەدا ئۆکراین داگیرکە بۆچی چونکە ئەتەرچە بچێتە ناتۆوە کە چووە ناتۆ ناتوانین داگیریکە ئەو جارە ئەبێ بە شەڕی نێوانی چەند وڵات کە چەکی ناوەکییان هەیە یا مەسەن لەو کاتەوە کە پاکستان چەکی ناوێکی دروست کردووە هند و پاکستان شەڕیان نەکردووە پێشتریان کرد پێشتر لەسەر و مەرزە خۆ شەڕیان نەکرد
یعنی هەندێک کەس بڕوایان وایە کە ئەو دروستکردنی ئەو چەکە ناوچیە لە هەنێ لایەنەوە بە قازانج بووە بە زیان نەبووە بەڵام لە لایەکی ترەوە بەڵێ ئێستا شتێکی ئەوشم باس کرد کە بەڵێ بوو بەهۆی ئەوە کە دروستکردنی چەکە ناوچیە کە بوو بەهۆیەوە چەندین ئەو فیزایانەی کە لەو پرۆسا پەشدامی تووشی شە نەخۆشی دەرونی بوون لە هەمان کاتیشە ئەومان لەبیر نەچێ بە دوو بۆمبی ناوەکی من ناڵم تەئیدی ناکەم ناڵم کارێکی باشیان کردووە بەس هەر بە ژمارە قسە بکەین پۆزیتیڤیستیەوە ژمارە قسە بکەین بە دوو بۆمبی ناوەکی شەڕی ئەمریکا و ژاپۆن کۆتایی هات ژماری کوژراوەکە نازانم 90,000 چنێکە بەڵام لە هەر لەو جەنگە چەند مانگ پێشتر بە هەزاران فڕۆکەی بەریتانی و ئەمریکی هێرشیان کردە سەر ئەڵمان بە بۆمبی ئاسایی ژمارەی کوژراوەکان تەنها لە هێرش بۆ سەر شارێکە 300,000 کەسە هەسە لە بیابینی چەکە ناوچێکە ئەو کاراکە بەڵام خۆ باروت مرۆ زانست دروستی نەکردووە باروت زانست دروستی نەزانست ئەنی ئەم پرۆسە زانستە دروستی نەکردووە پێشتر دروست کرا بوو یعنی هەر باهێنی ئەزمموی کیمیایی خەڵکی یاری بڵێن سینەکان دروستیان کردبوو باروت یان ئەو هەموو شەڕانەکە پێشتر هێرشی مەغوڵەکان و هەمووی بە چەق و بە بەرتێکیان نەکوشت و بە سەدان هەزارە کوژران یان ئەوە نەبوو کە یەک و دوان بەڵێ لەگەڵ ئەوەیە کە چەکی کۆمەڵکوژ شتێکی مەترسیدارە بەڵام لە هەمان کاتیشە کۆنتترۆلکردنی ئاسانترە وەلا شتێکی تریشکە لێرە هەیە ئەوەیە کە ئێمە ئەترسین لە چەکی ناوکی وهەیە کۆنتترۆلمان کردو وەڵام لە چەکەکانی تر ناترسین و بەردەوام کوشتاری لێکەوێتەوە تو حەزیە بیکە لەو شەڕی غەزەیە نزیکی 40,000 کەس کوژراون چەکی ناوکیش بەکار نەهاتووە زیرەکی دەستکرد فەرموو بەڵێ زیرەکی دەستکرد مەترسیەکی زۆر گەورەیە مەترسیەکی زۆر گەورەیە لە شەڕە و ئەو ڕۆبۆتانەی ئەوسەکانی ئەو هینانە ئەو درۆنانە کە دروستەکردن ئەو بەشێکی زۆریان زیرەکی دەستکرد بەکارهێن ڕۆبۆتی خۆکوژن و کاولکاری زۆر گەورەی لەکەوێتەوە ستیڤەن هاوکینگ چەند ساڵ 2 ساڵ پێشەوە بمرێ داوا ڕێکەوتنێکی نێودەوڵەتیە کرد کە بەکارهێنانی ڕۆبۆت لە شەڕەکانە قەدەغە بکرێت چونکە کاولکاری یەکجار گەورەی لەکەوێتەوە ڕاست دەست خۆش بێ مام مسا لەبەرەوەی گفتوگۆکەمان کاتی زیاتری پێویستە بۆیە ئەگەر پێت باش بێت گفتوگۆکەمان لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەکەماندا درێژە پێدەین بینەرانی بەڕێز تا ئەڵلقەیەکی تر لە هەمان پرسی بەرنامەکەماندا پێک دەگەینەوە هیوای تەندروستی و شادمانیتان بۆ دەخوازم.